لە دوای نزیکەی 11 مانگ لە هەڵبژاردن و بە بنبەستگەیشتنی کایەی سیاسی وڵات و خۆبواردنی دادگەی فیدراڵی لە هەڵوەشاندنەوەی پەرلەمان بە پاساوی ئەوەی لە پسپۆڕی ئەو دانیە هەمووان کۆکن لەسەر ئەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێویستە هەڵوەشێتەوە، بەڵام سیناریۆکانی پێش ئەو بڕیارە و دوای ئەوە جێگەی مشتومڕی لایەنەکانە. لایەنگرانی سەدر ئەو بڕیارەی دادگەی فیدراڵی بە لە ناوبەری هیواکان ناودەبەن و دەڵێن لەژێر گوشاری سیاسی دادراوە، بە پێچەوانەوە ئەو ئەرکا بە پسپۆڕی دادگەکە لە قەڵەم دەدەن. بە تایبەتی لەو کاتەدا ئەنجومەنی نوێنەران بە ئەرکە دەستوریەکانی هەڵنەسێت کە بۆی هەڵبژێردراوە. ئەوان ئەو بڕیارە بە خەمساردی دادگەکە ناودەبەن کە نابێ خۆی لەو حاڵەتە خراپە بشارێتەوە کە دامەزراوەکانی دەوڵەتی تێکەوتووە لە حکومەت و پەرلەمان. سەدریەکان و بگرە تشرینیەکانیش دەستگای دادوەری بەوە تۆمەتبار دەکەن کە لەژێر گوشاری سیاسیە دەستڕۆیشتووەکاندایە. لەو ڕووەوە ئاماژە بە لێدوانی هادی عامری دەدەن کە خۆشحاڵی لەوە دەربڕیوە کە ئەو دادگەیە نەچوەتە ژێرگوشاری سیاسی. لەسەر سکاڵای زیاتر لە 1000 کەسایەتی سیاسی و سەربەخۆ کە زۆربیان لە تەوژمی سەدری بوون و سکاڵایان بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان تۆمار کردبوو، دادگەکە ئەو داوای بە پاساوی ئەوەی لە پسپۆڕی ئەرکەکانی دانیا ڕەت کردەوە. بەڵام لە بەندەکانی بڕیارەکەدا ئاماژەی بەوە داوە کە دەسەڵاتەکانی وڵات نابێت لەو ماوەی دەستور بۆی دیاری کردوون تێپەڕن، بۆیە پێویستە لەسەر پەرلەمان بۆ خۆی بڕیاری هەڵوەشاندنەوەی بدات، بەو پێی لە کاتی دیاریکراودا بە ئەرکی خۆی هەڵنەساوە. بەڵام لایەنگرانی چوارچێوەی هەماهەنگی ئەو بڕیارە بە هاوسەنگ و دادگەرانە لە قەڵەم دەدەن و ئەوە بە نیشانەی بێلایەنی دەستگای دادوەری ناو دەبن کە دەسەڵاتی دەستوری دەستگاکانی دیکە تێناپەڕێنێت. لەگەڵ ئەوەشدا دادگاکە بڕیاری نەداوە بە هەڵوەشاندنەوەی پەرلەمان، بەڵام دەرگای باکراوەی هێشتوتەوە و ڕێگەی خۆش کردووە پەرلەمان بۆ خۆی ئەو بڕیارە بدات. ئەوەش لە دوای ڕێککەوتنی لایەنەکان لەسەر سیناریۆ و چۆنیەتی هەڵوەشاندنەوەکە. بەپێی دەستوری عێراق سیناریۆکانی هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی نوێنەران زیاتر هەڵقوڵاوی خواستی ناوخۆیەتی. دوای ئەوەش یا سەرۆک کۆمار یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو بڕیارە دەدات، بەڵام هەر چۆنێک بێت ئەو بڕیارە هێشتا ئاڵۆز و نادیارە.